بینەوە خدمەتان بۆ پێشکەشکردنی ئیدامەی بەرنامەی و حوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ تەلەڤیزیۆنی حیزبی حکمەتی لەم بەشە لە بەرنامە میزگردێکمان تەشکیل داوە بە بەشداری هاوڕێیان کاک محەممەدی نەبێوی و ساڵحی سەرداری سەبارەت بە شەڕی دوو قوتبی ترۆریستی ئیسلامی لایەک و دەوڵەتی ئیسرائیل و لایەک و حەماس و جەهاتی ئیسلامی. پێشەوەی پرسیارەکانەمان ڕاستە بکەم، هاوڕێیان زۆر خۆش هاتن بۆ بەرنامەی و حوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر مەمنون هاوڕێ عەبوو، منیش عەرزی سڵام هەیە لە خزمەتی جەنابت و هاوڕێ ساڵحی سەرداری و هەروەها بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر سپاس بۆ تۆش حامدجان. هاوڕێ ساڵحی سەرداری تۆش دەنگمە بیسی؟ منیش سڵام هەیە لە خزمەت کاحەمە و خۆت و بینەرن. زۆر سپاس بۆ ئێوەش. بینەرانی عەزیز و خۆشەویست، سەرۆک و کورتی شارەم پێکرد ئەوڕۆ گەر اشتباه نەکەم 13 ڕۆژ یا 2 هەفتە لە شەڕی بینی دەوڵەتی ترۆریستی ئیسرائیل و لایەکتر و قوتبی ئیسلامی وەکو جەهادی ئیسلامی و حەماس دەستی پێکردەوە و تا ئێستا طبقی ئامارایە کە باسەکرێ ئەم شەڕە زۆر وەحشەتناک بوو و تا ئێستا لە دوو تەرەف سەدها کوشتە و هەزاران بریندار بووە. سوالەکەم لە هەردووشی ئەوە جەنابتانەوەیە کە لە گۆشەنەگای خۆتان و ئەم شەڕە چۆنە بینن و بۆ بەم شدەتە و بەم شکڵە دەستی پێکردووە. کا حەمەدجان فەرموو. هاوڕێ عەبوو، هەروە کە خۆتیش باست کرد، ئەم شەڕە شەڕێکە لایەکە و حکوومەتێکی دەوڵەتێکی نژاد پەرست کە حکوومەتی ئیسرائیلە لە لایەکی شەو سازمانێکی فۆندامێنتالیستی تێرۆریست بە ناو سازمانی حماس. ئەم شەڕە هەر بەو دەلیلە چونکە هیچ قازانج و بەرژەوەندێکی بۆ خەڵکی فلستین تیانە و ئەساسەن لە مەوزوعی نزاعێکە هەیە لە منتەقا کە ئەویش نزاعی مەسئلەی فلستینە خارج لەو مۆزوعەوە ئەساسەن شتێتە تاقیبەکە. ئەو شەڕە شەڕێکی ئێرتجاعیە. ئەو شەڕە ئێرتجاعیە مطلقا بە قازانجی ملەتی فلستین و ئارمانی ملەتی فلستین نییە. بە هەردەلیل ئەم شەڕە تەبعاً علەتی پێک هاتنەکەی خدمەتێکی تاریخی هەیە، منتەها ئیستا بەستەرێکی تایبەت و شەرایەت و ئۆزاحاڵێکی خاسە کە ئەو شەڕیە پێکهێناوە و ئەویش عیبارەتە لە ئەوزا و حواڵی بوحرانیە کە ئوسوڵەن لە منتەقەی خاوەرمیانە هەیە و مەجموعەیە کانونی بوحرانی کە سەرجەم لە خاوەرمیانە کۆبوونەتەوە کە بەشێکی عیبارەتە لە مەسەلەی فلستین، بەشێکی عیبارەتە لە مەسەلەی کورد، بەشێکی عیبارەتە لە نزاعی بینی ئەعراب و ئیسرائیل، بەشێکی عیبارەتە لە مەجموعەیەک شەڕێکی عومدا کە دەوڵەتانی ئیمپریالیستی و قودرەت‌های گەورەی دنیا خەریکن لە منتەقا پێکیان هێناوە و ئەمە سەراغازەکەیە لەواقع ئەم شەڕە کە شەڕێکی ئێرتجاعیە و ئیستا دەستی پێکردووە سەراغازێکە بۆ ئەوە کە دەوڵەت‌های گەورەی ئیمپریالیستی لەواقع ئەم منتەقە تەقسیمکەن لە بینی خۆیانە و هێژمونی خۆیان هەر کامێکیان بەلەونێ لە منتەقە بنە پێشەوە کە ئیستا تەبعاً ئاوا دەستی پێکردووە کە ئەم شەڕە ممکنە غەیرە منتەزەرەیش بێ بە قەولی مەشهور، لەبەر خاترەوە زاهرەن ئیستا باتەوەجۆ بە زەربەیە کە حماس داوێتی لە ئیسرائیل، باتەوەجۆ بە کولەن ئیقدامێکە کردوویە و ئەم ئیقدارە چاوەڕوان نەکراوە بوو لە نەزەری حکوومەتی ئیسرائیلە و یا لە نەزەر مەسەڵەن فەرزکە ئامریکا و وڵاتانی گەورەی دنیاوە. بەو بۆنەوە ئیستا فرسەتیان بە غەنیمەت زانیوە بە تێکڕە، یعنی هەم ئیمپریالیزمی ئامریکا، هەم اتحادیە ئوروپا و هەم دەوڵەتی ئیسرائیل و دەوڵەتی ئینگلیستان ئەم قودرەتگەرە هەموویان دەستیان کرد یەکێک لەواقع بۆ نەسڵکوژیە کە تا ئیستا لە تووری ئەم 8 ساڵەکە مەسئلەی فلستین هەیە و دەوڵەتی ئیسرائیل دروست بووە کە سابقە بووە، یعنی حتا مەسەڵەن فەرزکە شەڕەکانی گەورەی تریش کە کراوە بەم شدەتە نەبووە لە جەهەتی نەسڵکوژیەکە کە تەسمیمیان کردووە ئەمەلی بکەن و ئیستا لە ئیسرائیلە لە فلستینە. زۆر سوال بۆ تەوزیحەکانت. ساڵی سەرداری ئەگەر تۆش تەوزیحێک لەم رابطەدا فەرموو.
بەڵێ لە ئیدامەی قسەکانی هاوڕێ حەمە نەبەوی خۆشەویستە منیش وازانم ئەوەڵەن ئەم شەڕە مۆری ئەم سەردەمەی خۆی پێوەیە و ئەم شەڕە کا هەمێش باسی کرد 80 ساڵە ئیدامەی هەیە بەعزە وەختێک بە سڵح و ئەوانە نزیکۆ بوون مەسەڵ دەورەیە بوو وە ئسحاق رابین و یا ئەسر عەرەفات و ئەو پەیمانە بەسرا لە ئۆسلۆ و تا پای ئیمزاکردنی ئیمزاشیان کرد و لێ دوایی هەم ئەو ڕاستانەی ئیسرائیل حازر نەبوون ئەمە قبولکەن و هەم بەنظر من جمهوری ئیسلامی کە یەکێ لە بازیگەرانە لە منتەقەکە ئەوە مدعیە کە گوایە مەسەڵان تەرەفداری لە خەڵکی ئیسرائیل و ئەوانەیەکە ئەوان ئەو هاتەکایەوە و ئەم نیروە تروریستانەی وەکو حەماس و حزب الله و جەهاد و یا لە مەسەڵەن یەمەنە حوسیەکان و یا لە عێراقا هێزگەلێکی زۆری لە منتەقە و کشورەکانی مختلفە دروست کرد بۆ ئامانجێک بەڵێ فەرموو ئامانجێوە هەسی جمهوری ئیسلامی لە منتەقەکە بۆیە یەکێ لە بازیگەرەکان و یەکێ لە بەنظر من ئەوانەی وا نەقشی هەیە لە دروست بوونی ئەم شەڕا و بە تایبەت ئێستا کە مەسەڵەن بەنسبەت سابق ویژەگیەکی تایبەتی هەیە مەسەڵەن دەورەگەلێک بوو نیروگەلێک بلەخەرە میلیگەرا بوون لە فلستینە یا بە دەرەجاتێ چەپ بوون دەورەی جۆرج حەبەش و نازان کێو دوایش یاسر عەرەفات و بلەخەرگەیەکیان بوو ئەم مەسەلە بە جۆرێ هەلکەن لەگەڵ مەسەڵەن ئیسحاق رابینەوەوانە نەیان هێشت لە هەردوو لاوە لایەکی ئەم هێزانەی سەر بە جمهوری ئیسلامی لایەکی ئەو ڕاستە نژاد پەرستانەی وا لە ئیسرائیلە بوون و کە ئیسە مەسەڵ نەتانیاهۆ سەردەمداریەکە و ئەم شەڕە بە نظر من شاید ویژەگیەکی تۆزێ بە نسبەت شەڕەکانتر بوو بە یارمەتی جمهوری ئیسلامی بە نظر من لاقل تا ئیسەی ئەو ئەفسانەی قودرەتمەندبوونی نازانم نیروهای ئەمنیەتی ئیسرائیل و ئەرتەشی ئیسرائیل و ئەوانەی بە جۆرێک هین کرد بردە ژێر سوعال بێسابقە بوو مەسەڵەن چوزانم 1200 نەفەر هەر لە ڕۆژ ئەوەڵا بکوژێ لە ئیسرائیل بچنە پشت هێزەکان ئیسرائیل هەر خەبەریان لە حیج نەبێ ئیسرائیلێکە مەسەڵەن هەر بە قەڵ کاورای مێش و مەلەخێک لە شوێن لە خاورمیانە ئەگەر بجوڵ یایەتۆ ئەوان بە قەڵخان خەبەریان لێ بوو بەڵام ئەم غافڵگیریە مقدارێک تەناسب قواکەی لە منتەقە گۆڕیوە و هەر بۆیە بە شوێن ئەوە دەسیدا جەنایەت بە شوێن جەنایەتی وا حەماس کردی ئەویش دەسیدا جەنایەت بۆمبارانی کردووە ئەو شارەی 2 ملیۆنی غەزەی وەکو زیندان ئەم چەند ساڵە ئەو خەڵکەی زیندانی کردووە ئاو و بەرق و نازانم خواردەمەنی و هەمووی ئەوانەی لێ بڕیون و ئێستا بەداخەوە شەڕەکە گەیشتە قۆناخێ دوو تەرەف و دەوڵەتهای زلهێز و دەوڵەتهای منتەقەی دابەش بوون بەسەر دوو بەرا کە بەرەیەکی جمهوری ئیسلامی و حەماس و حزب الله و بە دەرەجاتی ئەلعان ئوردوغان و کێوکێن و بەرەیەکتری مەسەڵەن ئیسرائیل و ئامریکا و کشوەرهای غەربی و ئەوانە زۆر سپاس هاوڕێ ئەوە لەم ناوە زایرمەند بووە خەڵکی بێدفاع ماڵوێران بووە زۆر سپاس دێنە سەرەوە بەسە و نەخشی جمهوری ئیسلامی پرسیاری دووەمم لە رابطە لەگەڵ عەلەلعوموم وەکو ئاگادار ڕوویەوەژی شارەتان پێکرد شەڕ دیارە بەغێری ماڵوێرانی و کوشتاری خەڵکی فەقیر وەژار و بێبەش لەم سەناریۆانەی کە دوو قوتبی ترۆریستی وەکو حەماس و دەوڵەتی ئیسرائیل دروستیان کردووە ئەم جەنایەتانە کە دنیای بینێ دەخولقێ و هەروەکو ئێوەژی شارەتان پێکرد زیاتر و وەحشتناکتر لە دەورەکانی پێشتر ئەم شەڕەیەکە ئێستا دەستیان پێکردووە کە زۆرترین زەربەکانیش خەڵکی فەقیر و هەژاری نەواری غەزا کە لەو منتەقە ساکنون ماڵ و گیان و هەموو شتێکی خۆیان لەدەستداوە ئایا ئەم شەڕە منفعەتی ئەو خەڵکە و ئەم دوو قوتبی ترۆریستە دەخاتە ناو قاڵبێکۆ ئایا یەک قازانج و بەرژەوەندیان هەیە؟ هەوڕێ بوو لە ڕاستیە ئەم شەڕە هەروەکە لە پرسیاری سوالی پێشوە ئەرستم کرد شەڕێکی ئێرتجاعیە
ئەم شەڕە قازانج و بەرژەوەندی هیچ خەڵکێکی تیانە، نە خەڵکی ئیسرائیل و نە خەڵکی فلستین. لەواقع ئەم شەڕە شەڕێکە کە منافعی دەوڵەتە گەورەکان و بەعزە دەوڵەتێکی تری لە منتەقاتیایە. مەسەڵەن فەرز بکە ئیستا ممکنە منفعەتی بۆ دەوڵەتی نەتەنیاهۆ ئەوە بێت کە دەوڵەتی نەتەنیاهۆ تووشی بحرانێکی گەورەیە، یعنی دەوڵەتی ئیسرائیل عەلە العموم و ئیستا کە نەتەنیاهۆ هات لەسەر کارە و ئەم دەوڵەتە جیالەوە کە مشکلاتی اقتصادی هەیە، غێری ئەوە ڕاستی تووشی بحرانی حکوومەتیە. مەسەڵەن لە تووری 4 ساڵی ڕابردووە نەیانتوانی وە حکوومەتێکی سەقامگیر لە ئیسرائیلدا دامەرزێنن. هەمیشە حکوومەتەکانی حکوومەتی ئێتلاف بووە لە مەجموعەیەک ئەحزاب و هیچ مدامیش تووشی ناسازگاری بوون، لەبەر خاتر ئەوە نەیانتوانیوە نە جەریانهای ڕاستی و نە جەریانهای لیبراری لە جامعەی ئیسرائیلە نەیانتوانیوە بەو ئەهدافە کە بۆ خۆیان تاینیان کردووە بگەێن. هەر بەو دەلیلە مدام تووشی بحران بوون و ئەم شەڕە لەواقع فرسەتێکی دا بە نەتەنیاهۆ کە تا ڕادەیەک لەو بحرانە خۆی نەجات بە. یعنی مەسەڵەن فەرز بکە هەر ئەو ڕۆژەکە حەمڵەی کردە سەر دەستی کرد بە بۆمبارانی غەزە، هەر ئەو ڕۆژە قرار بوو تەظاهراتێکی ملیۆنی، تەظاهراتی وەسیع لە شارەکانی ئیسرائیلدا بەتایبەت لە تەلەڤیڤ ڕێ بکەفێ عەلەیهی حکوومەتی نەتەنیاهۆ. و لەواقع ئەو حەمڵەی نظامیە، ئەو حەمڵەی تۆریستیە کە حماسکردی ئەوەیە هەڵوەشاندەوە بەخەرە لەم ئەوزا وەحواڵە ئەو جەریانی ئۆپۆزیسیۆن کە تەمایان بوو تەظاهرات بکەن لە ئیسرائیلدا تەظاهراتەکەیان لەغو کردەوە. منزورمەوەسە قازانجی بۆ حکوومەتی وەکو حکوومەت نەتەنیاهۆ، یعنی ڕاستی جامعەی ئیسرائیل ئەوەیە کە ئیستا فرسەتێکی پیان داوە بۆ ئەوەکە مەسەڵەن فەرز بکە لەو بحرانە کە دامەنگیریانە نەجات پێیا بکەن، یا مەسەڵەن فەرز بکە لەلایەترەوە بە تەوری واقعی ئیستا ئەوزا وەحواڵێکی تایبەتی لە منتەقا هەیە. فەرز بکە بۆ نمونە ئیستا هەر شەڕی ئەم شەڕە، یعنی ئەم شەڕە ئێرتجاعیە لە منتەقەی فلستینە بۆتە باعثەوە کە لەلایەکی ترە و حکوومەتێکی دیکتاتۆر و مرتەجع وەکو ئەردۆغانیش دەستی کردووە بە نەسڵکوژی لە کوردستانە، حملەی کردووە بە کوردستانی سووریا، یعنی حملەی کردووە بە شوێنێکە ئەساسەن مەربوط نییە بە دەوڵەتی تورکیە. یان فەزاکە یعنی ئەوزا وەحواڵە سیاسیەکە ئەوەی بۆ خۆڕقاندووە. لەلایەکی ترە و بە تەوری واقعی ئەمە سەمەرەی هەیە بۆ جمهوری ئیسلامی. جمهوری ئیسلامی سەرف نەزەر لەوە چەندێک تەئسیری ببێ لە مشەخەسەن لە شەڕێکا کە حماس کردوویە عەلەیهی ئیسرائیل، یا ئەحیانەن چەندێک نفوزی ببێ بەسەر جەریانی وەکو حماسا کەەوە خۆ لازم بێ قسێ لەسەرەکەین. منتەها قازانجی بۆ جمهوری ئیسلامی ئەوەیە کە تەوەجۆی خەڵکی ئێران بە تێکرا، تەوەجۆی جنبشهای اجتماعی لە ئێرانە ئیستا عەلە العموم منحرفە بێ ئەچێتە سەر مەسئلەیە کە بە تەوری مستەقیم مەربوط نییە بە خەڵکەکانی ئێران. بەڵام جمهوری ئیسلامی ئەتوانێت ئەوزا وەحواڵە یانێ ئەتوانێت تەزادهایە کە لە ناو جامعەی ئێرانە هەیە موەقەتەنیش بووە بیگۆزێتەوە خارج لە ئێران. یعنی فەزایەک دروستەکە کە لەو فەزا ئیستا مەسەڵەن فەرزکە بۆ نمونە لە گەرماوگەرمی وەزعیتێکا کە ئیستا هەیە، جمهوری ئیسلامی دووبارە خەریکە بەتەبع لە حزوری چین و شەوروی لە منتەقا و بەتەبع لەوە کە ئەساسەن وەزعیەتی یعنی تەقسیمبەندی لە خاوەرمیانە ئەگۆڕدرێ، زمینە خۆشەکە بۆ ئەوە کە سەهمی خۆی وەربگرێ و بەعنوان قودرەتێک لە منتەقا بناسرێت. منزور وەسا ئەوان قازانج و منفعەتی تیاکەن، نە خەڵکی فلستین و نە حتا خەڵکی ئیسرائیلیش. زۆر سپاس کا حەمەدینە سەر دەوری جمهوری ئیسلامی. هاورە ساڵی سەردارێگەر تۆش ئیزافەیەکتە فەرمۆ گەنابە پرسیارەتر مەطرح بکەم. هاورە ساڵە دەنگت نییە.
فەرموو پرسیارەکەت مەطرح لە جوابێ و پرسیارە گەر ئیزافەیەکتە فەرموو کورد. نەخێر کاحەمە هەموو باسەکانی کرد بە وردی ئیتر من لازم ناکە ئێوە فەرموون پرسیارەکانتان کە. زۆر سپاس هاورە ساڵا ئۆکەی. هاورە ساڵی سەرداری وەکو ئاشکرایە کە جمهوری ئیسلامی ساڵەهایە مەوانع و ئەو مشکلاتانەی کە بە ئیسلام چ بە لە حەزی ماڵی و هەموو تەدارکاتی و حماس و گروهای ترۆریستی لە منتەقە تەقویت کردووە و هەمیشە پشتیوانی ئەمانە بووە. لەم ڕۆژانەشە هەلا گەر دقەتان کردبێت لە ڕۆژی ئەوەڵی شەڕەکە جمهوری ئیسلامی و لە ڕاستیە خامنەیی زۆر بە گەرموگوڕی دفاعی لەو حملە و هێرشەی کە بۆ سەر ئیسرائیل کرا دفاعی کرد، بە دوایەوە مەوداعەکەیان گۆڕا و لە ژێری دەرچوون و دفاعیە کردەمانە. بە دوایەوە خامنەیە ئەنەکەی ئینکاری ئەوە دەکات، بەڵام حەزەکەم لە زمانی ئەوە ببیستین چەندێک دەور و نەقشی حتا دەنگۆی ئەمەشەیە کە خودی دەوڵەتی ئیسرائیل و جمهوری ئیسلامی نەقشیان بووە لەم هێرشەی کە حەماس بۆ سەر ئیسرائیلی کردووە و کە ئەم بۆهرانانەی کە دامەنجێری ئەم دەوڵەتانە بوون لەسەر خوانی ڕەفەکەن. لەم بابەتەوە دەور و نەقشی جمهوری ئیسلامی چەندێ پێ وایە واقعیە و چەندێ دەستی تێدا بووە. بەڵێ من پێم وایە تەواو ئەو بۆحرانانەوە لە خاوەرمیانە هەز و حتا بەشێکی خارج لە خاوەرمیانە جمهوری ئیسلامی حتمما نەقشی تایە، یعنی ئەوانەی تر فاکتن دروستکردن ئەو هێزە بە قەڵ کاورایەژێ هێزی نیابەتی لە هەموو شوێنێک ماشاکەی لە یەمەن، لە عێراق، لە ئەفغانستانە، لە لوبنان، لە فلستین، هەموو ئەمانە بە پۆڵ و پارە و ئیمکانات جمهوری ئیسلامی و دروست بوون بۆ جمهوری ئیسلامی احتیاجی بۆ پێیان دروستی کردون. ئەمە شتێک نییە ئیدعای ئێمە بێ، ئەمە مەسڵان حەسەن نەسرڵڵا و توێسی ئەمە مەسئولی حەماس و توێسی مرتب هاتو چووەکەن تێن بۆ لای خامنەی لەگەڵ ڕئیسی ئەمانەچن ئەمیر عەبدوڵاهیان وەزیری ئومور خارجەی ئێران لەم گەشتەیە هەموو ئەو شوێنانەی بەسەر کردو و دەورەیەوە بە تایبەت قاسم سلێمانی بوو ئەم هەمووی ئەمانەی بە ئەسلحە و بە دولار و بە هین تەیار کرد احتیاجی بوو بە ئەم هێزانە. جمهوری ئیسلامی بۆ مانەوەی خۆی لە دەسەڵات و قودرەتە نیازی بوو بۆ ئەوە بە قەڵ خۆی فیتنەکە لە خۆی دوورۆخە. خۆوەها نەبوو مەسەڵەن هەروە ئەلەکی ئەم پۆڵ و دلار و ئانە بە جمهوری ئیسلامی سیاسەتێکی بوو بۆ ئەوە لە ناو خوا توش شەڕوانە بێ ئەشێ شەڕەکە کێشتە خارج لە مەرزەکانی ئێران و ئەو کارەی کرد و بەنزەمن بە دەرەجاتێک مەوەفەق بوو. ئەمە یەکێ لەوانە بوو. دوو بەنزەمن لەم سەردەماوە ئەم شەڕەی حەماس قەتعەن جمهوری ئیسلامی هەم نەقشی بووە، هەم ئاگای لێ بووە، هەم کۆمەکی کردووە، هەم فەرماندەهان و تەڕاحانی نظامی جمهوری ئیسلامی ڕۆیشتوون ئاگایان لەم شەڕە بووە. لەبەر خاترەوە جمهوری ئیسلامی بەتایبەت لەم سەردەما هاوڕێ حەمەی نەبەوی ئیشارەی پێکرد نیازی بوو احتیاجی بوو بە ئەوە تەوەجوهەکان بە دەر لە مەرزەکان خۆیەوە مەسەڵەن بەرەو تەوەجوهەکان بڵات. جمهوری ئیسلامی لە زەرفی ساڵی گوزەشتا لایەن جنبشێکی مەحکەم و قائم بەذاتی ئیجتماعی تودەیی لە ئێرانە لە مەقابڵیا بووە. پایەهای جمهوری ئیسلامی بەرزەمن لە زۆر شوێنە هاوردە لەرزان بێ سابقە بووە لە پاڵماڵ خامنەیی و نازام لە بەرچاو زەقی سپای پاسداران و قازیەکانی و ئیطلاعات و نیروهای سەرکوتگەری مەرگ بەر خامنەی و مەرگ بە جمهوری ئیسلامیان دا. وەلێ جمهوری ئیسلامی بۆ ئەوە خۆی لەم ئەوزاعە دەرباسکە، بۆ ئەوە بێژێ من کەماکان قودرەتمەندم، بۆ ئەوە بێژێ ئێوە دەرەقەت من نایەن ئەم بە یارمەتی ئەڵبەتە ئەو دەوڵەت دەسەڕاستەی نەتانیاهۆ بوو بە خێر و بەرەکەت بۆ جمهوری ئیسلامی و تەوەجوهی خەڵکی
بە شەڕی فەلەستین و حتا بۆ ماوەیەک بە ئەوە کە ئەحزابی سیاسی لە کوردستانی عێراقا دەرک بکە و بێژێەوە من ئەو نەقدرەت و دەسەڵات مەز ئەوانە چەکەکەم و ئەوانە دەرەکەم و ئیسەیش هەرچێ کەسە ئەزانێت کە جمهوری ئیسلامی نەقشی بووە لە ئەمە و ئەیتر لە 3-4 ڕۆژ گوزەشتا نەیان شاردۆ و حتا وەزیر ئومور خارجەی ئێران و توێسی کە بەڵێ ئێمە حەچێشتە متەسەورە ئێمە هەڕەشەیەکە لە ئەمریکا هەڕەشەیەکە لە ئیسرائیل هەڕەشەیەکە هەر دەوڵەت‌های منتەقەی سەربەین و بەشێکتری بە نظر من نیازی بوو بۆ ئەوە خەریک بوون بەر لە ئەم حمڵەی تەرۆریستی حەماسە بە ئیسرائیل بین ئیسرائیل و عەرەبستان و بەشی لە دەوڵەت‌های عەرەبی عادی ئەبووە و ئەمە لە نظر جمهوری ئیسلامی و زەربەیەکی کوشەندە بوو بۆ جمهوری ئیسلامی ئەبوا جمهوری ئیسلامی بەهاتایە و ڕێخێکی تێخستایە و مانع بواە و بی کێشانایە بەر و بە نظر من موافق بوو لە ئەم کارە الان فعلا مثلا عەرەبستان کە لەگەڵ جمهوری ئیسلامیە خەریک مزاکرە و لەگەڵ ببەخشن لەگەڵ ئیسرائیل خەریک مزاکرە و عادیکردنەوە ڕەوابط بوو تا دەفعی ئایندە یا تا نزام ئایندەی نامەعلوم ئەم مزاکراتەی لەگەڵ ئیسرائیلە هەڵسپاردووە بۆ باعث ئەوە دەوڵەتگەلێ وەکو تورکیە و نازانم حتا ئوردون و عێراق و زۆر کەس عەلەی ئیسرائیل وێساون جمهوری ئیسلامی بە نەزەر من لە ئەم موردە مشەخەسە نەقش و دەوری بوو و بە دەرەجاتێک تا ئائیسەی کە ئێمە بە یەکۆ قسەیەکەین سەرکەوتوو بووە لە بردنە پێشی ئەو نەقشە و پیلاناوە بووی بۆشی مهم نەبوو کە خەڵک تیا ئەچێ لە غەزایە لە هەر شوێنێکی ئەم دنیا مهم ئەوە بوو کە خۆی بمێنێتەوە و لە مەقابڵ جنبشی ئیجتیماعی توودەی خەڵکە دوێسێتەوە. زۆر سپاس بۆ تەودیحەکانت دەگەڕم وڵات هەوڕێ هەمە هەر لە ئیدامەی تەودیحەکانی پێشووتە کە ئەم شەڕە دروست بووە کە بەسلا بۆهرانێکە کە خودی دەوڵەتی ئیسرائیل دووچاری بووە پرسیارەکەی منەمەدا ئایا واقعاً بۆهرانی ناوخۆی دەوڵەت دەتوانێت بێتە بەهانەیە بۆەوەی کە ئەم شەڕە نائینسانیە بخولقێنرێت ئایا ئەسەن لای تریش و بازەوا کرێت کە ئەم شەڕە بۆیە دروست بووە تەنها بە بەینی حەماس و دەوڵەتی ئیسرائیل ناگەڕێتەوە بەڵکێ نەوعێک شەڕێکە بۆ کۆنتڕۆڵی ئەوزاعی منتەقەی خاوەرمیانە ئەمە چەندێ واقعیە بە چه هەدەفێم کاراکەن هاوڕێ ئەبوو تەبعەن ئەم شەڕێکی واقعیە لە حازی واقعی بوونە و واقعیە منتەها ئەم شەڕە چەندێ ئێدامە پێیاکە دامەنەی وسعەتەکەی چەندێک ئەبێت ئەمە ڕاستەکە هێشتا معلوم نییە لەبەر خاترەوە هەر لە چوارچێوەی سیاسەتایەکی مهمتر و گەورەترە یعنی هەر لە چوارچێوەی سیاسەتایەکە کە وڵاتانی ئیمپریالیستی لە سەرحی بانترەوە خەریکی داڕشتنین ئەوش عبارەتە لەوە کە وەزعیەتی خاوەرمیانە چی بەسەرتێت یعنی مەسەڵەن لە تەقسیماتی ئایندا چه وەزعیەتێک لە خاوەرمیانە پێشتێت ئایا مەسەڵەن فەرزکە تا ئیستا یعنی تا ئیستەنە ئەڵبەتە تا دەورەیەکی مشەخص دوای شەڕی سارد کە ئەساسەن قدرەتی اقتصادی ئامریکا بەرەو ئوفولە چوو و ئامریکا لەبەر خاتر ئەوە قەدەر قدرەتی خۆی بە دنیا سابت بکە خۆتەوەن مەسئلەی 11 سپتامبری کرد بە بیانک و حمڵەی کرد لە عێراق و حمڵەی کرد ئەفغانستان و بالاخره ئەو شەڕە ئیمپریالیستیە کە ئەمریکا دەستی پێکرد ئەلەرعموم بوو باعثی تەقویەتی فندامنتالیزم بوو باعث تەقویەتی ئیسلامی سیاسی بوو باعث شێوەیەک لە منتەقەی خاوەرمیانە کە لەو وەختەوە تا ئیستا بە تەوری واقعی خاوەرمیانە بووە بە کانونی بحران بووە بە جێگەی بحرانهایەکی متعدد کە سەری هەڵداوە و تا ئیسەیش نەیتوانیوە سەقامگیر ببێ یعنی مەسەڵەن فەرزکە بۆ نمونە واقعاً معلوم نییە لە جریانی ئایا ئەم شەڕە مەسەڵەن فەرزکە ئەگەر ئێدامە پێیا بکات تەوسعە پێیا بکە دامەنگیری ئێران ببێ مەسەڵەن ئێران تووشی ئەم شەڕە ببێ وەزعیەتی منتەقە بەرەو کوێ ئەچێ ئایا مەسەڵەن فەرزکە مسر هەر بەو جۆرە بێدەنگ دائنیشێ مسر خۆ تەبعەن ئیستا جزوی وڵاتایەکە کە لە حازی سازشە و سازشی کردووە لەگەڵ ئیسرائیل منتها لە چوارچێوەی تەقسیماتی مجددی منتەقە و لە چوارچێوەی منافعێکە هاوشانی منافعی
باقی وڵاتانی عەرەبیە خۆ مەسر ناتوانێت ئیتر بەم شێوە لەژێ تەنزیماتی مەسەڵەن فەرز بکە دەسووراتێک کە ئەمریکا پێدا ڕاوەستێ و هەر بەو جۆرە ڕفتارکە کە تا ئیستا ڕفتاری کردووە یا مەسەڵەن فەرز بکە وەزعیەتی تورکیا چی بەسەرتێ منزورمەوەسە ئەم شەڕە چوارچێوەکەی هەر لەوا کە چەندێک ئەم وڵاتە گەورانە یانە چەندێک مشەخەسەن ئەمریکا و چین و رووسیە و اتحادیە ئوروپا ئەیانەوێ پێشرەفت بکە هەوڕێ ئەبوو ئەم شەڕە بە تەوری واقعی ئیستا لە چوارچێوەی شەڕی ئیسرائیل و حماس دەرچووە ئەمە ئەو شەڕەنی ئەمە شەڕێکە کە ئەمریکایکە ئەمریکا مشەخەسەن خەریکە ئەم شەڕاکە ئەم شەڕە بە ئیستا ئەگەر ئەحیانە نەسڵکوژیەک لە فلستینا هەیە ئەمریکا پەرچەمداریە اتحادیە ئوروپا پەرچەمداریە کولەن ئەو وڵاتانە کە هەن لە چوارچێوەی ناتووە بە ئێزافەی ئینگلستان ئەمانە مەجموعەن خەریکی ئەو نەسڵکوژینە خەریکی ئەو وەزعیەتێکن یانە ئەوی ئەو نەسڵکوژیەکەش عیبارەتە لەوە کە تا ئیستا کە ئیسرائیل پەرچەمداری نمایەندەگی ئەمریکا بووە لە بەنتەقەی خاوەنمیانە ئەمە ممکنە بگۆڕدرێت لەبەر خاتر چی لەبەر خاترەوە چین موقعیەتێکی بەرتەر پێیاکە چین کە ئیستا مەسەڵەن فەرز بکە بۆ نمونە ئیستا ئێران و عەرەبستانی سعودی بە ڕێنوێنی چینە خەریکن مساڵحەکەن هەروە ئێران خەریکن لەگەڵ مسریش مساڵحەکە یعنی مجموعەی ئەم ئاڵوگۆڕە مجموعەی ئەم تەغییراتە نیشانەدا کە ئەم شەڕە چەندێک ئەتوانێت پەرە بستێنێ ئەم شەڕە چەندێک ئەتوانێت گەورەتر بێتەوە و ئەم شەڕە چەندێک ئەتوانێت مەسەڵەن فەرز بکە بە بەستگی بەوەیش هەیە بەستگی بەوە هەیە کە بۆ نمونە ئەگەر هەر ئەمریکا قەدەر قودرەتی مەنتەقەوێ لە خاوەنمیانە خودیارە وەزعیەتی من پێم وایە نەسڵکوژی ئەدامە پێیاکە من پێم وایە مەسەڵەن فەرز بکە بەمەوەی شەڕان ناوەستن حتا باریکەی غەزە و مەنتەقەی غەزە لەدەست فلستینەکان بچێنن ممکنە حتا واوەتریش بڕۆن و کولەن بە نەسڵکوژی فلستینەکان تەفروت و نابکەن ئەمە گشتی بەستگی بەوە هەیە کە ئەم شەڕە چەندێ وسعەت پێیا بکە ئەم شەڕە چۆن مەسەڵەن فەرز کە ئەمپریالیستەکان بتوانن بە قازانجی خۆیان حەد و فەسلی بکەن یا بیبەنە پێشەوە ئەمە ئەلبەتە تەنها قسە لەسەر شەڕ و ئەناسورێکە مسبەبی ئەو شەڕ نەئەیکەین ئەنا لەو لایشە و خۆ تەبعاً جنبش هەیە تەبعاً طبقاتی اجتماعی هەیە کە مقاومەتەکەن مبارزەکەن خودی مەسەڵەن فەرز بکە لە جەریانی ئەم شەڕە بە تەوری واقعی ئیستا هەرچەند هەموو تەبلیغات و پروپاگاندی وڵاتە گەورەکانی دنیا ئەمریکا و ئینگلستان و اتحادیە ئوروپا تەلاشیان کرد بەری ئەوە بگرن کە ئەم نەسڵکوژیە ئینعکاس پێیا بکە و بە زەرەری ئیسرائیل و خۆیان تەواو بێ بەڵام لە دنیای واقعە تەظاهراتهای گەورەی ئینسانهای متەرەقی کرا لە ئەمریکا لە ئوروپا و من پێم وایە ئینتفاضەیەکی خارج لە فلستین دروست بووە بە قازانجی مقاومەتی فلستین و مەردمی فلستین زۆر نمونە ئەو مبارزە کە ئیستا لە ئوروپا و لە ئەمریکا ئەیکەن عەلەیهی ئیسرائیل و عەلەیهی تۆریسمبوونی ئیسرائیل و نەسڵکوژیە کە ئیسرائیلەیکا تا ئیستا بێسابقە بووە و ئەمە مهمە بە تۆری واقعی زۆر سپاس بۆ تەوزیحەتانە دەگەڕێم وڵاتان هەوڕە ساڵی سەرداری هەر وەکو دەزانین هیچ شەڕێک قازانج و بەرژەوەندی خەڵکێک کە هیچ دەور و نەخشێکیان لەو شەڕە نیە جز لە دەستدانی گیان و ماڵ و سەروەت و جگەرگۆشەکانیان ئەلارەغمی ئەم خاست و تەمایلی خەڵکە ئەم شەڕە دروست بووە و ئەشبینین لە گۆشە و کەنارۆ خەڵک چۆن معتەرەزن و دەگرین و جگەرگۆشەکانیان لە دەستەدەن کە خاهانی ئەو شەڕە نین بەڵام ئایا ئەم نەویستنە لەلایەن خەڵک و بەهاق و بە دروست کافیە بۆ ئەوەی پێش بەم شەڕە بگیرێت یا ئەم شەڕانە چۆن تەواوە بێ بە دەخالەتی کێ بێ ئەم شەڕانە کۆتایی پێبێت هاوڕێ حەمینە بەوەی زۆر باش ئیشارەی کرد بە گشتی منیش لە ئیدامەیە تەوزیحاتێک دەم لە موردەوە ئەم شەڕە بە نظر من یعنی دوای شەڕ ئوکراین و رووسیا ئەوانە
شاید ئەم شەڕە زۆرتر تەسیری هەیە لە شەڕەکە دنیایی تر بێت، یعنی پەرە بسێنێ نیروگەلێک تر مستەقیم و ئەم شەڕە بن. مەسەڵەن ناتۆ لە مەسەلەی رووسیایە ئوکراینا بە ئەسلحە و چزانم پوڵ و ئەوانە مەسەڵەن هینە بوو واردە بوو لەگەڵ رووسیا و کۆمەک زیلنسکی و ئەوانەیە کرد، وەێ بە نەزەرەگایە ئیسا ئەمەڵەن لەم شەڕەی حەماس و فلستینە دەوڵەتها و ئامریکا و چلام دەوڵەتهای منتەقە و هەرچی کەسە بە جۆرێک خەریکە خۆی حازرەکە و وارد ئەم شەڕە بێ و بەرزەم ئەمە خەتەرناکە بۆ بەشەریەت. هەروواکە ئیشارەمان پێکرد مطلقاً هیچ ڕەبتی بە حەل مەسئلەی فلستین و ئەوانۆ نییە، خەڵکی فلستین و خەڵکی عادی ئیسرائیل هیچ منفعەتیان لەم شەڕە نەبووە. 80 ساڵە بوونەسە چوزانم سوتووی ئەم شەڕە بەداخەوە. لە دەورەگەلێکە بووە بۆ ئەوە لە جواب سوالەکەی تۆ بێژمی مەسەڵەن بەلاخەرت چ بەرخوردێ بە ئەم شەڕە بکرێت، چۆن ئەکرێ لە زیاتر خەڵک ماڵوێران و ئاوارە و دەربەدەر و ئەوانە بێ کڕ و کچیان نەکوژێ ماڵیان بەسەریانە نەڕوخێک کە متەئەسفانە هەموو لەحزەیەک ئێمە ئەیبینین چ وەستێتێکە لەوێ. ئەویش ئەوەسە کە بەشەریەتی متەمەدن خەڵکی ئازادی خواست لە سەراسەری دنیا بێن و بەر بە ئەم هینە بگن. من حتا نازانم چەنێ ئەتوانن بەری پێ بگن، چون ئەمانە ئەسڵەن مەسئلەی خەڵک و چوزانم ئەتراز و تەزاهورات و ئەوانیان بۆ مهم نییە مەگە فشارێکی واقعیان بۆ بێ، وەکو مەسەڵەن لە دەوران شەڕ وێتنام یا ساڵنەوە دویەک بە دەرەجاتێک وەختە حمڵیان کرد بە عێراق کەوتیان ئەسلحەی شیمیایی بوو، دوایش هەرپیان نەبوو سێژن نەخەی نەیبووە. بلەخەرت لە 100 چەند پایتەخت دنیا خەڵکات نەمەیان ئیسەیش خۆشبەختانە لە بەعزێ لە شارەکانە حتمما دیوتانە دوێشە و یەهودیگەلی ئیسرائیل 10,000 کەس چوون کۆنگرەی ئەمریکایان ئەژغاڵ کرد، حتمما دیوتانەیتر یەکەیەکە چوون باڵیان بەستن و ئەوانە وتیان بێ زەحمەت ئەم شەڕە خاتمە پێدەن. ئاتەش بەس فەوریان داوا کرد بەناو ئێمەوە ئەم شەڕە مەکەن. لە خودی تلاوی و لە شارگەل مختلف ئیسرائیلا ئەتراز بە نتانیاهو بە دەوڵەتی دەستە ڕاستی نتانیاهو کە ئەم شەڕە لەسەر چی خەڵک داوایەنەوەسە هەم خەڵکی فلستین هەم خەڵکی ئیسرائیل کە باوەیان با لە کەناریە کابین و دوو دەوڵەت وەکو زۆر ئەو دەوڵەت لە دنیا هەز باەکێتر ئیزافەتر بێبێ، بەڵام ئەمانە منفعەتیان لەوا هەیە و بە تایبەت برزەمن قودرەتگەلێ خارجی نیروگەلێ خارج لە ئیسرائیل و فلستین خەریکن ئەم شەڕە بەخاتر منفعەتێکی هین کە هەسیان ئیدامەیەدەن. زۆر سپاس ئێران و نازام هند و مەکزیک و کێکێ بەڵێ فەرموو. زۆر سپاس وەختمان زۆر نەماوە، حەزەکەم ئاخرین پرسیارم ئاراستەی هەردووکتان کەم. فەرموو هاوڕێ بوو. بەڵێ زۆر سپاس. فرسەتمان زۆر نەماوە، 7 دقەمان زیاتر وەخت نەماوە، ئاخرین پرسیارم ئاراستەی هەردووکتانەکەم، بەڵام حەزەکەم کاحەمە لە تەوزیحەکان تا ئیشارەت بەوە کرد کە لە ڕاستی ئەم شەڕە دەوڵەتهای زلهێز و بە تایبەت ئەمریکا هەیە. ئەگەر دقەتت کردبێت جۆ بایدن چوو بۆ لای نەتانیاهو بۆتە سخەنگوی ئاغای خامنەی و جمهوری ئیسلامی، دەڵێ جمهوری ئیسلامی هیچ نەخشێکی نییە و دەستی ئەوانی تیانیە و هیچ عەلایەمێک لەوەی کە ئەوانە مەسەلەیان بە تایبەتە و بیمارستانەکەیان خەڵکیان کوشت بێ دەستی جمهوری ئیسلامی تێدا نییە. بەرحەق قسەکەی سوالەکەی منەمەیە دوای 70-80 ساڵ مەسەلەی فلستین لە گرێوی چیادا؟ ئایا دوو کشوەر لە ناو جۆغرافیایەکە ممکنە؟ ئەگەر ئەرێت چۆن؟ ئەگەر نا بۆچی؟ ئەمە سوالم لە هەردووکتانە و وەختمان زۆر نەماوەیەکی 3 دقە و نیم زیاتر وەختان نەماوە. فەرموو. هاوڕێ ئەو ڕاستەکەی من ئەو فۆرمولبەندیە کە دروست کراوە تەمان دیارە ئەمە شتێک نییە ئیستا ڕێگە حەلیەوە کە بە دوو دەوڵەت تشکیل بێت، دەوڵەتی ئیسرائیل هەیە و دەوڵەتی فلستینی تشکیل بێت و هەتوو دەوڵەتەکە پێکەوە بحاوێنەوە لەو منتەقە. منتها بە تۆری واقعی
دەوڵەتی ئیسرائیل دەوڵەتێکی دەستکردە، یانێ بە تەوری واقعی هاتن ساڵی 1940 ئەو منتەقەیانە داگیر کرد و چون ئەو منتەقە و دەوڵەتی ئیسرائیلیان دروست کرد و فلستینەکانیش لەو ڕۆژەوە تا ئیستا تووشی ئەنوا و ئەقسامی موسیبەت بوون و تا ئیستا بە هەموو لەونێک لەتمەیان دیە و زەرریان دیە و لیان کوژراوە و قەتڵعام کراون. منتها مەسەلە بە تەوری واقعی ئەوەیە کە ڕێگە حەلی دروست لە نظری کۆمونیستەکان عبارەتە لەوە ئەم قەزیە یانێ نزاعێکە ئیستا لە بینی ئیسرائیل و فلستینەکانە هەیە، نزاعێکە کە منتەجە لە نەسڵکوژی، لە ئاپارتایدی نژادی، یعنی ئەو وەزعیەتە کە لە ئافریقای جنوبیا بوو عینەن ئەو وەزعیەتە لە ئیسرائیلیشا هەیە. بە تەوری واقعی ئەبێ ئەوە لاچێت، یعنی تا زمانێک بە بڕوای من تا زمانێک کە نێزەتێکی جەهانی دروست نەبێ و تا زمانێک کە هەموو بەشەریەت فشارێکی وان نەخەنە سەر ئامریکا و وڵاتانی گەورەی دنیا کە ئەو نەسڵکوژیە ئەو نظامی ئاپارتایدە ئیسرائیل لاچێت بە دروستکردنی دوو دەوڵەت و ئەمانە بە نظری من ئەوە فقط وعدەست، بەڵکو ئەبێ ئەو نظامی ئاپارتایدی نژادی لاچێت و خەڵکی عەرەب و خەڵکی فلستین و خەڵکی ئەو یەهودیانە یا ئەو ئیسرائیلیانە کە هەن لە منتەقە پێکەوە بتوانن پحاوێنەوە پێکەوە بژین و لە وڵاتێکی دموکراتیکا بژین. یعنی ئەوە ڕێگە حەلی دروستە. ئەنا ئەگەر مەسەڵەن فەرض بکە بە دوو دەوڵەت دروستکردن خۆوە قەرارەکەیان داوە بە تەوافقیش گەیشتین و لەو وەختەوە تا ئیستا 100,000 فلستینی بەدەست ئیسرائیل کوژراوە. یعنی لە وەختێکە کە بڕیاری ئەوە دراوە تەوافقیان لەسەر کردیان لە ئوسلۆ لە قەراردادی ئوسلۆ بەولاوە ئامار ئێژێ زیاتر لە 100,000 فلستینی بە وەسیلەی ئیسرائیلیەکان کوژراون. بەنابەرین ئەگەر دوو دەوڵەتیش دروست بکەن ئەم وەزعیەتە بمێنێت، بە نظری من هەر ئەمە هەر وەک خۆیەمێنێت، مەگەر ئەوە ئەم نظامە فەلەش ببێ، یعنی فەشەل ببێ نظامی ئەپارتایدی نژادی و نەمێنێ. ئەوە من پێم وایە ڕێگە حەلی دروستە. هەورە ئابوودەنی تۆ نایە ببوورە هەورە ساڵە 2 دقیقە زیاتر و 2 تا 3 دقیقە زیاتر وەختمان نەماوە. تۆش ئەگەر ئیزافەیەک سەبارەت بەوەی دوو دەوڵەت دروست بێت دروست نەبێت موشکلەکە چۆن حەلە بێ فەرموو. من وازانم جارێ بەر لە دروست بوون دوو دەوڵەت یا دروست نەبوونی ئەگەر بەشەریەتی ئازادی خواز ئەگەر نێزەتێکی بە قەڵکا حەمەد جەهانی ئازادی خوازانە نێتەمەیان نەتەنیا ئەو دوو دەوڵەت دروست نابێ، ئەنوا و ئەقسام شەڕ و چوزانم ماڵوێرانی و نەسڵ کوژی تر دروسە بێ لە منتەقەکە. بۆیە بە نەزەر من ئەو دوو دەوڵەتە ئەگەر دروست من معلومە تا نەتانیاهۆ و ئەوانەی دەستە ڕاستی لە ئیسرائیلا لەسەر کار بن و تا حەماس و حزب الله و بە جمهوری ئیسلامی بن، بە نظر من خەڵکی فلستین و ئیسرائیل ڕووی ئاسوودەیی و ئارامش نابینن. ئەوە وا مەنزور ئێمەیە لە شایەتێکایەوە ئەم هێزانە ئەم دەوڵەتانە ئەم هێزە کۆنەپەرست و ئرتجاعیانە یعنی واقعاً قدرت و دەسەڵات نەمێنن. خەڵکی ئەو منتەقە، خەڵکی منتەقەی فلستین، خەڵکی منتەقەی دانیشتووی ئیسرائیل لە کەماڵی شوزان ئارامش و ئاسایش و ئەمنیەتە و ئازادانە بتوانن بۆ خۆیان دەوڵەتگەلێک انتخاب بکەن. ئەنا منیش پێم وایە حتا نتانیاهۆ و حزبی لیکود و ئەوانەی تروا ئێستا هەن ڕاستترن لە ئەوان و هەتا ئەم هێزانەوە ئەلعان بەسەر فلستینە حکومەکەن، ئەوە ممکن نییە و هەرئان حتا ئەگەر دروست بێ توش شەڕ و کێشە بێ. بە نەزەر من ئەو دوو دەوڵەتە ها لە گرە و ئەوە کە جنبشێکی ئازادی خوازانە و نەهزتێکی ئازادی خوازانە و متەمەدن ئەوەنە فشار بێنێ کە ئەوەڵەن مانع شەڕ بێ، چون معلوم نییە شەڕە بەرەو کوێچێ، واقعاً خەتەرە. معلومێ دنیا نەکێشن بە ئاگرا هەر ئایسە کێ توانێ
بێژێوانیە ئەم هەمووە ئەسلحیانەوە لە یەکۆ کردوەسە و دایان مەرزانوە و هێز کۆکەنەوە و هێزیان هاوردووە بەرامبەر بە یەک هیچ بەعید نییە مەسەڵان اتفاقێکی ئاوا وە شەڕێکی قرس و ماوێران کردتر لە دنیا ڕوونا و بەنزە من نەتەنیا ئەو دوو دەوڵەتە پێک ناین دەوڵەتگەلێتر ممکنە لە بینچن دەوڵگەلێت تازە بێن فقط ها لە گرە و ئەوە کە چنێک تەبەقەی کارگەر چنێ خەڵکی ئازادی خواست چنێ جنبشای رادیکال و اجتماعی نەخش بێن ئەمە وەز ئەنا غێرز ئەمە بەنزە من وەز لەمە خراپترە بێ زۆر سپاس هاوڕێیان دیارە پرسیار زۆرە بەحسەکە زۆر لەوە زیاتر هەڵەگرێ بەڵام متاسفاناتینە کۆتایی وەختەکەمان زۆر سپاس بۆ تەوزیحەکانتان و بۆ بەشداریتان لەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا زۆر مەمنون بۆ زەحمەتەکان جەنابیشت زۆر سپاس بینەرانی عزیز و خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی حوتەی تەلەڤیزیۆنی پەرتۆ لە هەر کوێ هەن ساخی و سڵامەتیتان ئارەزوومانە شاد و سەرکەوتوو بن